بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ لە بەرنامەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێزداین. بابانەکان جگەلەوەی شانازی ئەویان پێبراوە کە بناغی شاری سلێمانیان داناوە، لەگەڵەوەیش دانەوەکانیان خزمەتی زۆریان بەم شارە کردووە و بە تایبەتی لە بواری سیاسی، هونەری و کۆمەڵایەتی و پزیشکی. یەکێ لەو کەسایەتیانە کە هەم لە شاری سلێمانی خۆشەویستەوە هەمیش لە کوردستانە کاک دکتۆر فواد بابانە. کاک دکتۆر لە بواری سیاسی و لە بواری پزیشکی و کۆمەڵایەتی و مافی مرۆڤ کاری کردووە. ئێمە لەم بەرنامەیەدا هەوڵەدەین چەند لاپەڕەیەک لە ژیانی هەڵدەینەوە و شایەتی لەسەر کۆمەڵێ بابەتی گرنگی مێژوویەدا کە خۆی تێیدا بەشدار بووە یاخود لە نزیکەوە ئاگای لێیانە. کاک دکتۆر بەخێر بێ بۆ بەرنامەی کاکاوە زۆر سپاس بۆ بەرنامەیە. سپاس بۆ جەنابە. زانی لە دەستما بووی بەڵام من زۆر بەدواتە گەڕام هەتا دۆزیمیتەوە. دکتۆر پێم خۆش بوو لە هەڵەبجەوە دەست پێ بکەین. بابانەکان بۆچی چوونە هەڵەبجە؟ ماڵی ئێوە بۆ پەڕیونەتە هەڵەبجە؟ وەڵاهی نازانم بۆچی پەڕیونەتە هەڵەبجە، بەڵام وەکو دەرەکەوێت لە نهایەتی سەدەی حەفدا ماڵی ئێمە دروست کرابێ. بەڵێ لە هەڵەبجە؟ بەڵێ لە هەڵەبجە لە زمانی عەبدوڵڵا بەژی باپیرە گەورەمانەوە. بەڵێ. ئیتر نازانم بۆچی پەڕیونەتە ئێوە بەڕاستی هیچ زانیاریەکم نییە. پەیوەندی بە وەزیفە و شتیواوە نەبوو؟ نانە وەزیفە نەبووە ئەو زمانە ئەو کاتە. بەڵێ بەس لە زمانی عوسمانیەکانەوە هەڵەبجە هەمیشە هین بوو، ینی ئیدارەی هەبووە، شارەوانی هەبووە. بەڵێ وا دەرەکەوێت لە ساڵی 1970 تاوەکو ساڵی 1983 حەمە ساڵح بەگ قایمقام بوو بێ لە هەڵەبجە. پاش ئەوەی کەوا حەمە پاشای بابان دانرێ بە قایمقام. بەڵێ کەواتە عوسمانیەکان لە کوردستانە گرنگیان بە تایبەتی لە باشوورە بە چەند شوێنێک داوە یەکێک لەوانە هەڵەبجە بێ. ئەوە ئەبێ پەیوەندی بەوە هەبێ کە نزیکی سنووری بەخوا محتەمەلە لەوانەیە پەیوەندی بەوە بێ کە نزووکی سنووری ئێران بووە. بەڵێ هەڵبەتە حەز ناکەم زۆر پرسیاری پێم خۆشە لەسەر هەڵەبجە پرسیارە لێ بکەم بەڕاستی، بەڵام تا ساڵی 1925 هەڵەبجە ناوی هەڵەبجە نەبووە، بە ئەڵەبجە ناون. هەڵەبجە بە ئەڵەبجە. بەڵێ هەتا لە سجلاتی عوسمانیە ساڵی 1970 داوایەک بەرزەکرێتەوە لەسەر ئەوەی کەوا ئەو ئاش و ئاوەی کەوا وەقف بووە لەسەر مزگەوتی جامعە کە وەختی خۆی عیسابەگی بابان دروستی کردووە مزگەوتی جامعە، ئاش و ئاوێکی لەسەر وەقف کردووە لەسەر مزگەوتەکە ساڵی 1970 دروستی کردووە. لە ساڵی 1970 نزاعەکەوێتە بینی دوو بنەماڵەوە لەسەر ئەوەی کێ حەقی هەیە بەسەریەوە. داواکە بەرزەکرێتەوە بۆ مەجلیسی قەزا لە خورماڵ. ئەو وەختە دیارە ئاوانتر بووە لە هەڵەبجە. هەڵەبجە وەک دەیەک تەماشاکراوە هەتا لە مەحزەری قەراری مەحکەمەکە کە دەرکراوە بۆ بنەماڵەی عەبدوڵڵا قەرپانی باسکراوە کە هەڵەبجە وەکو دێ باسکراوە. و لەو کاتا بە عەرەبیەکی زۆر سەیر و زۆر وەکو عەرەبی ئێستەی نووسین قەراری مەحکەمە دەرچووە و 3 حاکم ئیمزایان کردو ئەو زەمانە لە ساڵی 1970 و 20 شایەتیان ناوە لەو مەحکەمەیە کەوا ئەمە حەقی کاملایەنە. لە شوێنێکە بینیم دکتۆر ئەڵێن پێشی وتراوە دەی بجە، شتیوا هەیە؟ نانە دێوانە شتیوانە؟ نەخێر هەر ئەڵەبجە بووە. و هەتا ئێسش لە لادیەکانی دەور و پشتی هەڵەبجە بە هەڵەبجە ئەڵێن ئەڵەوجە کە ئەڵێن ئەچین بۆ ناڵێن بەچین بۆ هەڵەبجە، ئەڵێن ئەچین بۆ هەڵەوجە. ئیتر ناوەکە بە گوێرەی زەمان گۆڕانی بەسەر هاتووە لە پاشە بە پێی ئەوەی کەوا چی لەسەر زمانی دانیشتوان سەهلتر بووێ ئەویان بەکارهێنەوە. ڕاستە. دکتۆر لە یادەوەریەکان تا باسی
شتێکی خۆشەکەی دیارە شتێکی مێژوویە بەڕاستی بووەوە پەیوەندی بە کەسایەتێکی گرنگی کوردیشەوەیە کە ئەوی شاعری گەورەی کورد مەولەویە بەڵێ کەوشەکانی مەولەوی بەڵێ کەوشەکانی مەولەوی چییە و چیرۆکەی کەوشەکانی ئەمە بەڕاستی ئەمە لە دەمی خاڵۆزایەکمەوە ئەمری خوای کرد نووری ڕەشید لەوە بیستومە کە ئەڵێ باپیرە گەورەمان باپیر لە دایکمەوە عەبدوڵای موالی بڵین لە کاتی هاوینە مەولەوی کە ئەچێ بۆ ماڵی شێخەکانی بیارە لە هەڵەبجە لە ماڵی ئەوانە مێنێتەوە لە یەکێک لەو سەردانانەیانە کە لە ماڵی باپیرم ماوەتەوە کەوشەکەی ئەگۆڕێ لەگەڵ کەوشەکەی ماڵی باپیرمە ئەوانیش کە پێی ئەزانن لە دوایە هەڵیەگرن تا ساڵی 1930 ئەو کەوشیان هەر لە لام هابووە ئەڵێ خەڵکی هەڵەبجە کە مشکلەیەکیان ببوایە یا مناڵێکیان نەخۆش کەوتایە یا ئافرەتێک لە دووگیان بواە ئەم کەوشیانە بر بۆ ئەو ماڵە بۆ ئەوەی کەوا بۆ پیرۆزبایی بۆ تەبەڕک وەکوڵێن یعنی ئەمە دەریەخا کە مەولەوی لەو زەمانە چەند پیاوێکی ناودار و خۆشەویست و بە ئەمەک بووە ئەو کەوشانە بێ چی لاتوێ وەڵڵاهی دیارە فەوتاوە پاشەوە 1970 تا 1970 ما بووە لە ماڵی باپیرم بەڵێ دکتۆر لەلایەنی زانستیەوە ینی ئەوە لایەنەکەی تریە زانین کە هەندێکشت هەیە لە ناو میلەتی تریشە ئەوانە هەیە هەندێک شت پیرۆزەکرێت بڵێ ئەوە لەلایەنی زانستیەکەیەوە چۆنە دکتۆر ئەگەر ینی شتی وا هەیە نەوەڵا لەلایەنی زانستیەوە هیچ نییە بەڵام قەناعاتێکی خەڵکیە بە پیرۆزی بە پیرۆزی شتێکی نەفسیە زیاتر شتێکی نەفسیە بەڵێ بەڵێ باسی سعید قەزازکەی بەڵێ سعید قەزاز پەیوەندی چییە بە هەڵەبجە ئەڵێن کە کارەبای هێناوە بەڵێ وەختێکە چی بۆ وەکیلی قایمقامی هەڵەبجە بووە فترەیەک لە ساڵی چلەکانە ئەو دوو مەکینەی دیسی کارەبای هێناوە بۆ هەڵەبجە پاشان دوو مەکینەی تریشی بۆ هێناوە ینی ئەوە بووە بەهۆی ئەوەی کەوا هەڵەبجە ڕووناک بکرێتەوە جا ملاحظێکیشی لە ینی کارەبای لە سلێمانی و نەقل کردو بۆ هەڵەبجە تەشجیعێکی زۆریان کردووە تەسەور کە مەعاشەکەی لە مەعاشی ڕئیسی بەلەدی ئەو زەمانە زیاتر بووە پیاوێکی مەشهور بووە باوکی برادرێک مەناوی مەشهور بووە بە خولەی درێژ پیاوێکی زۆر کۆمەڵایەتی بوو لە هەڵەبجە زۆر ناسرااو بوو و ئەو سەرپەرشتی ئەو مەکینەی کارەبایی کردو وەختی خۆی کەواتە تاکۆ و کاتە لە هەڵەبجە هین نەبووە کارەبایتیان نەبووە نەخێر کارەباتیان نەخێر هەر بە چرا خەڵک ماڵیان ڕۆشن کردوێتەوە بەڵێ ئەی ئەگەر باسی بنەماڵەکە بکەین باوکت کەسایەتێکی ناودار بۆ لە مەنتیقەکە پەیوەندی بە سیاسەتەوە هەبووە سیاسەتی کردووە لە ڕاستیە باوکم سیاسەتی نەکردووە بەڵام ناسیاوی هەموو سیاسیەکانی هەڵەبجە بووە بە شوێعی و بە پارتی ئەو زەمانە تەنها شوێعی و پارتی هەبوو و زۆر دۆسایەتی لەگەڵیانە هەبوو مەسەلا عەلی حاجی فەرەج کە شوێعی بوو دۆستێکی زۆر نزیکی باوکم بوو نووری حەمەی نانەوا کە پارتی بوو ڕۆفی حاجی حەمەعەلی کە پارتی بوو ئەمانە تێکەڵاوی لەگەڵیانە هەبوو و دانیشتنی لەگەڵیانە هەبوو حلمی سەعاچی هەبوو پیاوێکی مەشهور بوو عەلی عەبەزروف هەبوو پیاوێکی ناسرااو بوو لە هەڵەبجە ئەویش قسەیەکی خۆشی هەیە وەختی خۆی وازی لە حیزبایەتی هێنابوو لێیان پرسی بوو کاک عەبدوڵڵاوە بۆچی وازل لێ هێناوە وتبووی ئەتانەوێ بمرم و دوایی بڵێن لە دڵی میلەتاژی وتی ئەوەم پێ خۆش نییە بە مناسەبەتەوە خەزووری حاکم ڕەوفە کە ئێستا لە هەولێر دانیشێ سەدامی ئەمری بەڵێ دادگایی کرد و ئەمری ئەعدامی بۆ دەرکرد بەڵێ ینی کەواتە و ئەندامی وەکو ئەندامی هیچ حزبێک نەبووە بەڵام تێکەڵاوی هەبووە بەهۆی ناسیاوی و دۆستایەتی و لەگەڵ هەموو کەسێکا کە ناودار بوون لە هەڵەبجە و
وەزنیان هەبوو لە هەڵەبجا و خەڵکی خۆشەویست بوون لە هەڵەبجا دۆستایەتی لەگەڵیانە هەبوو تێکەڵا بووە بەڵام تێکەڵاوی حیزبایەتی نەبوو. بەڵێ ئەی بۆچی لەگەڵ ئینگلیزەکانە بینی خۆش بووە زۆر جار باسی ئەوە کرێکە هەتا باسی پیرەمێرد و کۆمەڵی خەڵکی ترێکە علاقاتێکیان لەگەڵ لایەنی هەبوو بۆ ئەڵێن خوانەخواڵێ بۆ بە پیاوی ئەوان ئەم پەیوەندی باوکت و ئینگلیزەکان پەیوەندی هەبوو ینی نەوەڵڵا باوکم وەختی خۆی کە لە ساڵی سیەکانە کە هین کرایەوە نوێنەرایەتی بنزینخانە دانرا لە سلێمانی و هەڵەبجە و لە پێنجوین باوکم ئەو ئانە وەزعی خراپ نەبووە دەوڵەمەند بووە دیاریش بووە لە ناو هەڵەبجا ئەو تەقدیمی کردووە بۆ ئەوی بێ بە وەکیلی شەریکەی نەوتی بەریتانی کە ئەو ئانەوایان پێوتووە بریتیش پەترۆڵیۆم وەکالەتی وەرگرتووە و ئیتر وردە وردە هەر لە لای ئەو مایەوە تا فترەیەکی دوورودێش. بەڵێ کەواتە پەیوەندیەکە هەرەوە بووە هەر ئەوە نەبوو. بەڵێ ئیتر من بیرم یەکە ناوەندی بووم هەر 6 مانگ جارێک لە کەرکووکەوە وەفدێکی شەریکەی نەوتە هات بۆ فەحزکردنی ئەو ماتۆڕی ئاگرکوژێنەوەی کە لە لامان بووە لە ماڵەوە بۆیان هێنابووین هاتن فەحزیانە کردو ئەمانەوە لای ئێمە و بەڵێ هەرەوە. دکتۆر بابانەکان و جافەکان تێکەڵاویان هەبووە یاخود ناخۆشی هەبووە لە بینیانە؟ وەڵاهی ئەوەی من بزانم ناخۆشیەک نەبووە لە بینیانە تەنها مشکلەیەکە بوو لەگەڵ حامیبەگی جافە لە ساڵی چلەکانە باوکم لەگەڵ کۆمەڵێک خەڵکی شارە زورە دەلێنیان بە ئیجارە ئەگرت لە حکوومەت. حامی بەگیش لەو ساڵە بەنیاز بووە دەلێن تاپۆ بکە لەسەر خۆی دەلێن ئاوێکە لە ئەحماواوە ێتە خوارەوە بۆ تاوەکو قۆرتاسێت تا بەکراوا و خۆرتاسێت و ئەو زەویانەی کە لە بەریا بووە هەمووی ساڵانە راوە بە جوتیارەکان بەکرێ بە نیوەیی ئیتر تووتن و گەنم و جۆی تیاکراوە و داهاتێکی باشی هەبووە. ئەو ساڵە کە باوکم ئەوێ بیگرێ بەکرێ لەگەڵ دوو پیاوی ناوداری تری شارە زورە عەباس بەگ و لەگەڵ باوکی میرزا حەسەنی نەورۆڵی کە دوایی بوو بە زاوامان ئەچن بۆ ئەوەی بیکەن بە کەوێتە مزایدەوە لە هێنا لای حکوومەت ئەوە نەزیایەکەن ئەو زەمانە ئەگاتە 5,000 دیناری ئەو زەمانە تەبی 5,000 دینار بۆ ئەو زەمانە پارەیەکی زۆر زۆر بووە. عەلا کولین باوکم هەر گوێ نەهاتێ قبوڵیەکە ئەچێ بۆ لای جەمال بابان لە بەغا حامی بەک متەسەڕفی سلێمانی ئەو زەمانە پشتگیری کردووە. حکایەتەکەی بۆ ژێڕێتەوە جەمال بابانیش پاش ماوەیەک متەسەڕفی سلێمانی نەقڵەکە کە متەسەڕفی سلێمانی نەقڵەکە باوکم تانە لە قەراری مەحکەمەکە ئەگرێکەوە بەو مەبلەغە زۆرە هینەکان ئیجارەکەیان کردووە ئەیگەڕێنەوە بۆ هینی پێش ساڵانی پێشووتر وەکو خۆی لەکەنەوە و ئەگەڕێنە دواوە. باسی ساڵانی چلەکانەکەم بەڵێ جا دوایی لە ساڵی تقریبەن 50کانە ڕۆژێک حامی بەگ تەبیعە بێ ئەکەوێتە ئەوە بێ بەهۆی ساردی لە بینی حامی بەگ و باوکمە ڕۆژێک لە دایرەی بەریدی هەڵەبجە حامی بەگ باوکمە بینێ مەرحەبای لێکا و ئەڵێ ئەحمە بەگەرێ تۆ لەگەڵ حیزبەکەی ئێمایت حیزبی ئیتیحادی دەستوری یا لەگەڵ حیزبەکەی ئەحمە بەجی جافای ئەویشەڵێ باوکی میشم بە پێکەنینەوە پێڵێ جا حامی بەک فەرقی ئێوە ئەوان چییە هەمووتان لە قوپۆپی دارێکن هەروەکو یەکوان لەبەرەوە فەرقتانی حامی بەجیش سەرێکی بۆ لە قێنێ و ئیترە بێ بەهۆی ئەوەی کەەوە ئاشنایەتی ئەکەوێتە بینیانەوە و ئاشتە بنەوە. بەڵێ باشە بڕای تۆ یاخۆدەوەی کە ئەگەر بزانی هۆکار چییە ئەمە مەسلحەتی مەسەلەن جافەکان بۆ یاخودی حامید بەگ خۆی بووە کە چۆتە ناو ئەو حیزبە
عێراقی سەر بە نووری سەعید وڵا یا چییە بۆ نەبوو بە پارتی بۆ حامی بەگ هەر لە کۆنەوە کە لە هەڵەبجە بوو سەر بە حکوومەتی عێراق بوو و نائبی بەردەوامی حکوومەتی عێراقی بووە تا حکوومەت ڕوخە ینی بە بەردەوام پیاوێکی زۆر زیرەک بووە طبیعی پیاوێکی زۆر لێزان بووە ئیتر طبیعی بەهۆی ئەوەشەوە ناکۆکییان دایمە لەگەڵ ماڵی ئەحمە بەجی جافە هەبووە تایر بەجی جاف و کە کوڕەکانی کە وەختی خۆی هەنتایر بە کە قایم خام بووە ناکۆکییان لە هەرچەند خزم بوون بەڵام ناکۆکییان لە بینیان هەبووە مەسەلەی فکر بووە بەڵام مەسەلەی فکر بووە زیاتر ڕەنگە هەم لایانی لەگەڵ شێ مەحمووە بوون مەسەلە لە کاتی 1920 بەڵام حامی بەگ دایمە زدی هین بووە زدی شێ مەحموو بووە کەواتە ئەکرێ بڵێن بە درێژایی تا ینی تا ساڵی 50 خزمەتی حکوومەتی عراقی کردووە بەڵێ ئەی چی بۆ شارەکە کردووە هیچی کردووە واللهی شتێکی وای باسی مێژووە واللهی شتێکی بۆ شارەکە نەکردووە ینی بۆ نمونە وەختی خۆی ویستیان متەوەستە بکەنەوە لە هەڵەبجە خەڵکی هەڵەبجە وتبوویان مەزبەتە ئەکەینەوە هاتبوونە لای باوکم وتبوویان وا باش ئەحمە بەگ ئێمەمانێت تۆ بێ لەگەڵمانە بچین بۆ لای حامی بەگ بەشک و ئەویش لەگەڵمان نابێ بۆ پشگیریمان بۆ ئەوەی ناوەندی بکەینەوە لە هەڵەبجە باوکیشم ئەو عانە زۆر هێشتر دیارە لەگەڵ حامی بەگە هەر زۆر ڕێک نەبوون وتوێتی بەخوا نایەم و دوایی زۆریان لێ کردو بردووانە لەگەڵ خۆیانە کە بردووانە لەوێ بە حامی بەگی وتووە ئێمە شتێکی وامان بەدەسەوە ئەمانەیە مەزبەتەیە بکەینەوە و جەنابیشی وەکو نائبی هەڵەبجە حەزەکەین تەئیدمان بکەی وتبووی جا ئەحمە بەگ من کوڕەکانم ئەگەر بگەنە متەوەستە ئەتوانم بیان نێرم بۆ سلێمانی یا بنیان نێرم بۆ بەغا باوکیشم بەوە ڕە بێ و عریزەکەی لەدەست وەرەگرێ ئەڵێ خوا حافیز یەتە دەرەوە ئەڵێ شرد بێ نێڵم هەر موسڵمانیش ئیمزای بکە عریزەکە با بۆ قەیسەری حامی بەگە بوو لە هەڵەبجە دووکان نارەکان هەموو جوولەکە بوون هەر بە جوولەکەی ئیمزاکە عەلا کولین تا ساڵی 1944 ئەو عانە ناوەندی ئەکرێتەوە لە هەڵەبجە جا مەقسەم ئەوەیە ینی ئەو ئەبوایە لەو کاتە پشگیری بکردا ینی ئەوە هیچیشی تێنەچوو ئیمزایەک بوو لەوانەیە زووتر ئیشەکە بکرایە بەڵام هەرچەند حکوومەت هەر خۆی کردی بەڵام ئەو پیاوەتی بۆ خۆی تۆمار نەکرد دەردێڵێن ینی ئەیتوانی بیکە بەڵام ئەوان بە هەڵبژاردن نەخێر بەدانان بوو نەخێر هەڵبژاردن نەبوو تەنها هەڵبژاردن لە ساڵی 54 بوو لە هەڵەبجە ئەفراسیا و بەجی جاف و ئەنوەر بەجی جاف خۆیان هەڵبژارد لەگەڵ نووری ئەحمەی تەها وەک پارتی خۆی ئەو پارتی بوون بەڵێ ئەو عانە حیزبی شیوعی و پارتی هەبوو تەنها خۆیان هەڵبژارد دوایێ حکوومەت ناچاری جافەکانی کرد خۆیان کشانەوە نووری ئەحمەی تەها مایەوە کەمایەوە حکوومەت دەریان کرد بۆ خوڕماڵ نەفیان کرد بۆ خوڕماڵ و پاش ئەوە خالی نەقەشبەنی قایم قام بوو ئەنێرێ بە شوێن کاگنووریە ئەڵێ کاگنووری بەشک و بێی ئەو پارەیە داناوە بە بارمتە وەریگریتەوە هەموو نایبێکە و ئانە بۆیە 50 دیناری دانایە بە بارمتە کە خۆی هەڵەبژێرێ بۆ هین بۆ ئەندامی پەرلەمان کاگنووریش پیاوێکی زۆر قسە خۆش بووە هین ئەڵێ بە قایم قام ئەڵێ قوربان من هەر 50 فرسی لە یەکێک وەرگیراوە بیەمەوە بەچێ هەر بۆ خۆتان بێ بەباشە کەواتە حکوومەت بەمە بەز ڕێگری لێگرت لە کەنیان هێژ مەسەلەن ئەو بەڵێ طبیعی لە سلێمانیش ئەوعانە برای مەحمە و عومەر دەبابە و لەگەڵ خوافیکە باوکی دکتۆرە فراس خۆی هەڵەبژێرێ شێخ معرف خۆی هەڵەبژێرێ و ئەیان گرن و تا پاش هەڵبژاردن ئینجا بەرەڵایەنەکەن
بەڵێ کەواتە هەر هەڵبژاردن هەر شتێکی بەناو بوو هەر بەناو بوو بەڕاستیەکی نە هەڵبژاردن نەبووە. بەڵێ ئەوەی لە هەڵەبجە و سلێمانیا بوو وا بووە، بەڵام نازانم لە باقی عراقی شار تەسەورەکەم هەر عینی شت بوو بێ. بەڵێ دکتۆر کەمێ باسی ژیانی خۆت بکەین اینجا. بەڵێ لەگەڵ زۆر کەس گفتوگۆم کردووە هەمویان لە مەکتەبی پەڕۆ دەرچوون و بوون ینی خوێندەواری لێەوە فێر بوون. بەڵێ ئەم مەکتەبی پەڕۆیە با لە تۆش پرسم بۆ ناوی پەڕۆیە و وەڵا ینی بۆچی ئەوەندە بەناوبانگ بووە لە هەرەوەی لە هەڵەبجە تەنها دوو مەکتەب هەبوو. مەکتەبی یەکەمی ابتیدایی هەبوو سەرەتایی، مەکتەبی دووهەمیش بەرامبەری ئەو بوو لە سەرەتای جادەی هەڵەبجە بوو، لە خواری هەڵەبجەوە بوو بڵێن. ئەم مەکتەبە هینی وەختی خۆی بینایەکی داوبەجی جاف بووە داوێتی بە حکوومەت و سەربانەکەی بە جانفاز هینکرا بوو، گیرا بوو لەبەرەوەی زۆر مشکی پێوە بوو، لەبەرەوە پیانەوت مەکتەبی پەڕۆ. لە مەکتەبێکی ڕێکوپێک بوو، بینایەکی خراپ نەبوو بۆ ئەو زەمانە، اینی مەکتەبی سەرەتایی تیا بوو. من لەوێ دەرچووم لە مەکتەبی پەڕۆ، مەکتەبێکی مەشهور بوو لە هەڵەبجە. وەکو وتم دوو مەکتەب هەبوو، یەکێکیان ئەوەی مدیرەکەی تایاربەگی تایاربەگ بوو خوا ئەفریقا، باوکی بەختیار و ئەوان بەختیاری تایاربەگ لەگەڵ شێعر بابان و ئەوان باوکی ئەوان لەوێ مدیری مەکتەبەکە. بەڵێ ئەمی تریش فەرەجەفەنی حاجی حەمەعەلی مدیری بوو ماوەیەکی دوور و درێژ. بەڵێ لە مامۆستاکان کەس لە بیر مامۆستاکان بەڵێ کازمەفەنی هەبوو، کازمەفەنی سەید جواد، خوشکەزای ئەو ڕەحمانە فەنی بوو، پیاوێکی زۆر محتەرەم بوو، پیاوێکی زۆر ڕێک و پێک بوو و زۆر جددی بوو، دایمە شیک و چاکەت و پانتۆڵێکی وتوراوی ڕێک و پێکی لەبەرا بوو، خۆشی پیاوێکی قۆز بوو. لەگەڵ حەمەعەلی حەمە سەعیبەک مامۆسامان بوو. بەڵێ ئەوانە ئەو وەختە بەس مەکتەبی کوڕان هەبوو یا کچانیش هەبوو، کچانیش هەبوو بەڵێ لە هەڵەبجە کچانیش هەبوو لە ینی بەجیا بوو بەجیا بوو بەڵێ تێکەڵ نەبوو. مەکتەبێکی تایبەتیان هەبوو لە پشتی ماڵی ئێمەوە بوو مەکتەبەکە، لە کانێ قوڵکیان پێوت کانێشقان عەفوو لە کانێشقان بوون. دکتۆر ئەو کاتە زمانی خوێندن چی بوو؟ عەرەبی بوو یا کوردی؟ وەڵا کوردی بوو. کوردی بوو بەڵێ بە کوردی ئەمان خوێن، بە کوردی ئەمان خوێند. ینی لە متەوەستا دەرسی عەرەبی هەبوو، بەڵامی تر هەمووی کوردی بوو. ئەو کاتە مەسەلەی ئاینی و چوزانم شوعیەت و ئەم شتانە ئەوانە تەنها شوعی و پارتی هەبوو و ئێمە کە لە متەوەستا بووین ساڵی 53 کە یەکێتی قوتابیانی کوردستان دامەزرا، چەند کەسێک بووین، من و عەبەسوور و دوو برادەری تر لەگەڵ ڕەوف ڕەشیدا، جەمال بابان هەبوو خوا ئەفریقا ئامۆزان بوو، ئەمریخوای کرد پێش چەند ساڵێک لە ڕانیە، ئەو مەسئولمان بوو. ئیتر حرەکاتی ئیسلامی نەبوو، بەڵام بزوتنەوەیەک هەبوو هینی ئیسلامی، بەڵام بزوتنەوەیەکی جەماهیری نەبوو. بەس دکتۆرە و یەکێتی قوتابیانە ئێوە هەر خۆتان لە شارەکە دروستان کە دیاخود بەشێک بوون لە یەکێتی قوتابیانی گشتی. بەڵێ ئێوە بەشداریتان لە کۆنگرەی گشتیەکە نەکردوانیە؟ نەخێر. زۆر باشە دکتۆر، ئێمە پشوویەگەین و دوای درێژە بەقسەکانمان. دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک دکتۆر فواد بابانێشێ لە کەسایەتە دیارەکانی کوردستان و پزیشکێکی کارامە. با لێەوە دەست پێ بکەین. ماڵی ئێوە لەگەڵ ماڵی مامۆستا فاقبێکەس دراوسێ بوون یاخود نزیک پێم خۆش بوو لەسەر مامۆستا فاقبێکەس و بنەماڵەکان هەندێک شتمان بۆ باسکەی بە تایبەتیەوە. مامۆستا فاقبێکەس لە مەکتەبەکەی تری بەرامبەری ئێمە بوو، نیوەڕوان کە مەکتەب تەواوە بوو،
ئەو گۆچانێکی بەدەستەوە بوو ئیشارەتی ئەمەیە کرد بڕۆن لە پێش منەوە بەڵێ وا تەسەورەکەم ئەو وای ئەزانی کەوا ئێمە لاقەرتی بەوەکەین بەڵێ ئێمەش تەبێ مناڵ بووین ئەچوینە پێش ئەوە ڕۆشتین کە گەیشتە لە خواری ماڵی ئێمەوە لە پاڵی ماڵی ئێمە مزگەوتی جامیعا بوو خواجەنشینی لێبوو پشوویەکیە ئینجا دەستیە کردەوە بە ڕۆشتن تا ڕۆشتەوە سەروی ماڵی ئێمە نزیک بوو تقریبەن ئەوە 100 مەترێک لە ماڵی ئێمەوە دوور بوو زۆر نەبوو بەڵێ ئەچووە ماڵەوە وتر شەفیقەخانی خێزانیشی ئامشۆی ماڵی ئێمەیە کرد لەگەڵ دایکمە ئاشنایەتیان هەبوو بەڵێ زوو سەردانیە کردین ڕۆژێک بۆی گێڕاینەوە وتی بەفایەقم وتووە ئەیتر مەخۆرەوە بەسە ئیتر هەموو شوێ خۆیتەوە ئەویش پێی وتوم باشە بە گوێتەکەم شەفیقە ئەمشەوە ویتر لە ئەمشەوە ناخۆمەوە وتی ئێوارە هات تەماشاکەم وتی شەفیقە ئادەی زەڵاتەیەکم بۆ بکە نیش پێم وت باشە تۆ نەوت دیتر ناخۆمەوە وتی ئاخر بەو مناسەبەتەی کەوتومە ناخۆمەوە ئەمشەوە خۆمەوە ئیتر ماوەیەکی پێچوو خوا عەفویکا لە هەر لەوێ گیانی سپارد بیرم شەوێکی زستانی ساڵی 1940 بوو ئۆتۆمبیلیان حازر کرد و مێتەکەیان گواستەوە بۆ سلێمانی طبعی ئەو عانە ئێمە بەڕاستی نەمانەزانی کە شپیاوێکی وا گەورە و کورد پەروەر و نیشتمان پەروەر و شاعرێکی وا بەناوبانگە تر لەوێ کۆتایی هات بەڕاستی بەداخەوە بەڵێ دکتۆر ئەگەر کەمێ باسی یەکێتی قوتابیانی کوردستان بکەین بڵێ دەوری یەکێتی قوتابیانی کوردستان لە هەڵەبجە چی بوو ئێوە دەورتان چی بوو ئەوانەی کە وەڵا ئێمە ئیشیانەکە لە ساڵی 1950 کە یەکێتی قوتابیان دامەزرا بەڵێ لەوە چوو حزب تەوجیهاتی کردبێکەوە لە هەموو شارەکانە لە ناوەندیەکانە هەمووی هین بکرێتەوە ڕێکخرا و دروستکرێ ئێمەش ڕێکخراوێکمان هەبوو من و عەبەسوور و ڕۆ ڕەشید بووین حاکم کە ئێستا لە هەولێر دانیشە حاکم ڕۆ ڕەشید بەناوبانگە بەوەی کە سەڵدامی دادگایی کردووە بەڵێ لەگەڵ یەک دوو برادەری ترا لە لێژنەی متەوەسەی هەڵەبجە بووین و لێپرسراوە کەشمان خوافیکا جەمال بابان بوو کە پێش چەند ساڵێک لە ڕانیە ئەمری خوای کرد ئیتر ئەوانە بەڕاستی چالاکی و شتان هەبوو چالاکیمان نەبوو بەڕاستی ینی چالاکیێکی کەوا تایبەتمەند بێ بە یەکێتی قوتابیان تەنها لە بینی خۆمانە دانیشتن و کۆبوونەوەمانە کرد و باسی کوردایەتیمانە کرد و باسی خەباتمانە کرد و هەر ئێوە هەبوون یاخۆ شوێیەکانیش ڕێخستنیانیش ئەوانش ڕێخستنیان هەبووە ڕێخستنی خۆیان بەڵێ بەڵام لەگەڵ ئێمانە بوون پێکەڵ تێکەڵ وەڵا هیچ مشکلە نەبوو بەڕاستی لەو زەمانە لەو زەمانە هیچ مشکلەیەک نەبوو دکتۆرە و کاتە لە هەڵەبجە بڕوا ناکەم ڕۆژنامە نەبوو بەڵام ئەی ڕۆژنامە و کتێبوو ئەم شتانە هاتە شارەکە مەکتەبە نەبوو بەڵام پیاوێکە بوو سێ حسەینیان پێوت ئەمە ڕۆژنامەی بیلاد و لەگەڵ ژینی ئەهێنا بۆ هەڵەبجە ئەو وەکیل بوو ئیتر تەوزیعێ کرد بەسەر ماڵەکانە وەلەی وەرەگرتنەوە لە ماڵێکەوەی برد بۆ ماڵێکی تر ئێمەش بەشدار بووین لەگەڵیا بەهۆی برا گەورەکەمەوە خوا عەفویکە کاک مەحمووم لە هەڵەبجە بۆوانە ئەفوو لەبەرەوە بۆیە هێناین و ئێمە شەمان خوێندەوە و ئەمان گەڕانەوە بووی هیچ پارە شتان نادە با پارەشمانە پارەشمانە وەکو مەکتەبەیەکی گەڕۆکوا بوو ئیتر کابرایەکی وەکو دیار بوو شەلیش بوو فەقیرە لە سەلا ڕۆژ وەکو دیار بوو تووشی جەڵتەی دەماغ بوو لەبەرەوە ڕۆشتنیشی تەواو نەبوو دکتۆر سەرەتای پەنجاکان لە هەڵەبجە ئیسلامیەکان هیچ هینێکیان نەبوو ینی
بەخوا نەشاتێکی وایە نەبوو. مەلا عەلی مەشهور بوو لەگەڵ مەلا عوسمانە مەشهور بوو، مەلا عەلی عەبدولعەزیز و لەگەڵ مەلا عوسمان ئەو عانە مەشهور بوون بەوەی کەوا ساڵێکیان لەگەڵ ئیخوانەکانە هەیە لە مووسڵەوە یەکێک هاتبوو وەختی خۆی بۆ هەڵەبجە و ئەو تەنزیمی کردبوون. ئیتر بەڵام نەشاتێکی وایە نەبوو کەوا زۆر دیار نەبوون، ئەو کاتە زۆر دیار نەبوون لە ناو خەڵکە. بەڵێ دکتۆر یەکێتی قوتابیان ئێوە بە ئاشکرای شتانەکرد یا بەنهێنی بوو؟ بەڵێ بەنهێنی بوو. بەڵێ ئێوە هین بوون، نازانم بەو پرسیارم کردیان نە، بەڵام ئۆتۆماتیکیە بوون بە ئەندامی حیزبیش یا عادەتەن ئەوانەی کەوا ئەندامی یەکێتی قوتابیان بوون ئەبوون بە ئەندامی حیزبیش. بەڵێ بەڵێ چونکە خۆی هەر ڕێکخراوەکان حیزب دروستی کردبوون. بەڵێ لەبەرەوە ئەو کەسانەی کەوا جێی باوەڕی حیزب بوون ئەچوونە ئەو ڕێکخراوانەوە. باشە، بەڵام ئەی سەرکردەکانی حیزب سەردانیان نەکردن بۆ ئەوەی مەسەلەن باسی حیزب و پەیڕۆ پرۆگرامی حیزبتان بۆشی بکەنەوە. لە ڕاستیە خەڵکتان زەمانە کاک حلمیە هات بۆ هەڵەبجە، مەسئولی هەڵەبجە بوو، وەکو دیار بوو لە سلێمانیەوە دانرابوو بە لە پشتراوی هەڵەبجە. جەمال خەفاف کە مەسئولی حیزبی هەڵەبجە بوو، ئەو پێی ڕاگەیاندم وتی کاک حلمی بین سەردانمانەکە حەزەکەم تۆش بیبینی. ئیتر هەموو جارێکە هات بۆ هەڵەبجە لە چایخانەیەکی نزیکی ماڵی خۆمان هەبوو، چایخانەی کەمال خەفافیان پێوت، دانیشتین لە سوچێکە باسی حیزبایەتی و خەباتی کوردایەتی و تەنزیمات و ئەهەمیەتی تەنزیم لە ناو کۆمەڵانی خەڵکا چییە و چۆن ئەبێ لە ڕووداوەکان بکۆڵینەوە و چۆن شوێن سەرەداوە بگەڕین لە هەر ڕووداوێکا کە ڕووا ئەمانە. دکتۆر بیر و باوەڕی چەپی پێوە دیار بۆ کاتە ئەو کاتە بەڕاستی هیچ بیر و باوەڕێکی وا چەپی پێوە دیار نەبوو کە هین بێت، تەنها باسی کوردایەتی و حیزبایەتیە کرد، هیچ شتێکی تری پێوە دیار نەبوو ئەو زەمانە. بەڵام دوایی تەبیعی لەگەڵ زەمانە خۆشی گۆڕانی بەسەرا هات. بەڵێ یەکێک لەو ینی بەهۆی ئەوەی کە هەم پیشەکەت و هەمیش کەسێکی چالاک بووی، هەم لە بواری سیاسی و فەرهەنگی و پزیشکی و ئەمانە خەڵکی هێژگار زۆرە ناسیوە تۆ لە کوردستانە لە بەغاش. حەزەکەم باسی یەشێ لە مامۆساکانمان بۆ بکەی. مامۆسا عین شەون. بەڵێ مامۆسا عین شەونم مامۆسامان بوو لە ابتیداییە. ئەو عانە ناوناتۆرەیەکی نابوو لە هەموو قوتابیەک کە لە سنفەکە بوون و ڕەسامێکی زۆر چاک بوو. بیرمیە جارێک ڕسمێکی عبابەیلەی کردبوو کە زۆر نایاب بوو لە هەڵەبجا دەنیایەوە و قسەی خۆشی بۆ کردین و باسی دیسیپلینیە کرد و باسی کوردایەتیە کرد و پیاوێکی ڕێک و پێک بوو. ئەو چەپ نەبووە گە بزانانی، ینی شوێعی لەگەڵ شوێیەکانە بوو نەبوو بەخوا یا بیر و باوەڕیان چی بوو؟ نەتەوەی هەر کوردایەتی بوون، هەر کوردایەتی بوو زیاتر. بەڵێ کوردایەتی بوو زیاتر و لەم دوایەشە کە نەخۆش بوو پەیوەندیت مابوو لەگەڵی. بەڵێ تا ئەمری خوای کرد دایمە سەرم لێ لە ماڵەوە لەگەڵ برادەرانە چوون بۆ ماڵیان لە برایم پاشا بوو، سەرم لێ و تەرجیعی منیشیە کردکەوە ئیش بکرێ بۆ هەڵەبجە و داوای مەشاریع بکرێ و ئەمەی بۆ بکرێ و ئەوەی بۆ بکرێ و ئەنی بیرۆرەکانی نەنووسیەوە نەمبیستووە کە بێتەوە نەمبیستووە. بەڵێ دکتۆر تۆ بۆ ئەوەی کە درێژە بە خوێندن بێ، ینی نازان بەهۆی نەبوونی ئامادەیەوە بۆ چوویتە کەرکووک، بۆچی چوویتە کەرکووک؟ بەڵێ لە ڕاستیە لە هەڵەبجە دواناوەندی نەبوو و ئەو کاتەش حکمەتی برام خوافریکە تازە دەرچوو بوو، ملازم ئەوەل بوو لە کەرکووک تەعین کرا بوو بە خاو خێزانەوە خانووی گرتبوو لە کەرکووک. لەبەرەوە باوکم وای بە باشزانی کە بچم لە ماڵی ئەوان بووم و لە درێژە بە خوێندن بم، ئیتر لە ماڵی ئەوان بوومەوە فترەیە. بەڵێ دکتۆر لەوێ شەر زۆر جار بازەکرێ، ینی یەکێتی قوتابیانی کوردستان بە تایبەتی لە کەرکووک زۆر بەهێز بوون. بەڵێ
و بە تایبەتیش کاک عەلی ئەسکەری دەورێکی گرنگی بەڵێ هەبووە. کاک عەلی پیاوێکی زۆر کۆمەڵایەتی بوو، قسە خۆش بوو، بەڵێ هەموو تەلەبەکانی بەسەرە کردەوە و زۆر زیرەک بوو و نەشاتێکی زۆری هەبوو و هەموو هانی قوتابیانیا دایمەکە کورت پەروەر بن و چاوکراوە بن و وابن و وابن و ئەمانە و جارێک لافاو بوو لەو زەمان لە ساڵی 57 تا لافایەکە بوو لە سلێمانی زەرەرێکی زۆری لە خەڵک دەستیان کرد بە پیتاکۆکردنەوە، ئەوش دەستی کرد بە پیتاکۆکردنەوە لە سانەوی 470 دیناری ئەو زەمانەی کۆکردەوە خۆی و لەگەڵ جیهان سدیق خوافریکا مرد لەگەڵ کاکەمەم بۆتانی خوافریکا هاتبوون بۆ سلێمانی پارەکان هێنا بوو تەسلیمی لێژنەی پیتایان کردبوو. ئەوانش لیان پرسی بوون ئەمانەی ئەم پارە هی کێیە؟ سوک و ئاسان و تویان ئەمانە هی لوجنەی یەکێتی قوتابیانی کوردستانە لە سانەوی کەرکووک. وەڵا ئەوانش پاش ماوەیە کاغەزێکە نووسن بۆ سانەوی کەرکووک، کاغەزەکە چێ بۆ لای مدیرێک کاتەوە تەماشاکە ئەمانە پیتاییان کۆ کردوتەوە بە سوپاسنامە بە ناوی هینەکەەوە بوو، بە ناوی لێژنەکەەوە لێژنەی پیتاکەەوە. ئەوش عەلی عەسکەری و کاکەمەم و جیهان بانگەکە بۆ ژووری مدیر بە حساب لێیان بە کە فاتح بەگ مدیر بوو، پیاوێکی زۆر دەمارگیری تورکمان بوو، دارەکەی بەرزەکاتەوە عەلی دارەکەی لە دەست سێنێ وەڵا ڕاکەنە دەرەوە و مەکتەب بەجێ هێڵن و ئەمانە تر دوایی پەنابەن بۆ جەلال عەبدوڕەحمان کە ئەوانە ئەندامی لجنەی مەرکەزی و مەسئولی کەرکووک بوو، پێڵێن کەوا شتێکی ئاوا قەوماوە، ئەوشتە دەخولەکە لای دەسەڵاتدارەکانی ئەو زەمانە و عەفویانەکەن و لەوێ شتەکە دواییەت. اینجا حادسەیەکی تریش هەبوو لەو کاتە ئیحسای دانیشتوان کرا لە هەموو عێراقا لە کەرکووک تەلەبەکانی سانەوی هەموو بوون بە عەداد بۆ سەرژمێری دانیشتوان بەکارهێنران. عەلی عەسکەری بیست بووی کەوا پیاوێک چۆ شکاتی لەلا کردو و توێتی ماڵی ئێمە تورکمانێک هاتوون ناوی تەلەبەکانیشیان نابوو، هاتوون کەوا ئێمەیان بە تورکمان نووسیوە، ئەوانە نووسرا قەومێتیشە نووسرا لە ئەوانە تەزویریان کردووە دوکتۆر یاخود ینی عایلەکان بەهینی خۆیان نانە بە عایلێ بەهینی خۆیان نەبووتە لە جیاتی بنووسن نووسیانە تورکمان. وەڵا بە عەلیان و تبوو عەلیش هانی ئەو پیاوە یابووکەوە ئەو قسەی بۆ کردووە چوو شکاتی کردبوو لە مەحکەمە لە هین لەسەر ئەو عەدادانەی کەوایان کردووە. ئیتر دەنگانەوەیەکی زۆر گەورەی هەبووەوە ئەو کاتە لە ناو تەلەبەکانە و لە ناو خەڵکاوە. ئەو تەزویرانە چاکران یا هەروە وەڵا چاکرا بوون بەڵێ چاکرا بەڵێ. دوکتۆر زۆر جار باسی تۆرانیەکان نەکرێت لە کەرکووک تایبەتی لە ساڵانی 50 و 60ەکان ئەوانە دەستی تورکیە لە ناو ئەمانەیە هەبوو هانیەدان یاخود مەبەست چی بوو لە ڕێخستنی تۆرانی؟ وەڵا تۆرانیەکان لە ناو کەرکووکە هەبوون بەڕاستی لە ناو تورکمانەکانە بەڵێ لە ناو تەلەبەکانە دیار بوون، لە ناو خەڵکە و لە ناو بازاڕە دیار بوون و هانی خەڵکیانە کە کەرکووک تورکمانیە و کە شارێکی تورکمانیە و وەکو دیار بوو تەبیعی وا باو بوو کەوا ئەمە دەستی تورکیای تەیە لە پشتیانەوەیە. بەڵێ هیچ ینی بەڵام شەڕ و فەرتەنەوە لە بینی نەبوو نەخێر ڕووی نە تەنها لە هینی حادسەی کەرکووکانە بێ ئەوەی ساڵی 59. بەڵێ دکتۆر لەسەرەوە چییە زانیتەوە؟ ئەوە هیچ ئاگاداریەکە لە ڕاستی من ئاگاداری زانیاری کە هات بێ زانیاری تایبەتی زانیاری تایبەتیم نەبوو لەسەرەوە، بەڵام وەکو دەرەکەوێ تورکمانەکان ئیستیغلالی ئەوەیان کرد و کردویانە بەشەر لەوێ کە مزاهرە بووە لە هین لە کەرکووک بە بۆنەی یادی ئازام ئاشتیەوە بزوتنەوەی ئاشتی بووە لە کەرکووک. ئیتر ئەوان ئیستیغلالی ئەوەیان کرد و بووە بە شەڕ و خەڵکێکی تیاکوژراوە. ئیتر دوایی کۆمەڵی خەڵک گیران کە زۆریان پێم وایە پەیوەنیان بەو مۆزوعەوە هەر نەبووە. دوای هەمویانەوەنە لە سێدارە بەڵێ
بەڵێ ئەی ئەگەر باسی قومیەتی عەرەب کەینە و کاتێک کە تۆ لێوێ بووی بەڵێ زۆر جار باسی ئەوە کرێت کە ئاڵێن عەرەب یا هەر نەبووە یا زۆر کەم هەر زۆر کەم بوون ینی بۆ نمونە لە سانەوی کەرکووک کە من لەوێ بووم ئەو زەمانە ژمارەی عەرەب هەر دووسێ عەرەب بوون هەتا دووتە لە حەدیدیەکان بوون عەشیرەتی حەدیدیەکان برادەری من بوون زۆر کوڕێکی ڕێکوپێک و محتەرەم و هیچ مشکلەیەکیش نەبوو لە بینمانە بەڕاستی کەواتە ناکۆچی ئەو کاتە بەو زەقیە نەبوو لە بینی نەتەوەکە کورد و عەرەب و تورکمان و عەرەب هەر وەکوتم ژمارەیان زۆر کەم بوون و زۆر بەشیان گامێشیان هەبوو قەیماقیانە کرد قەیماقیانە فرۆشت لە کەرکووک و ئیتر ئەو عەرەبانەی کە لەوێ بوون موەزەفی دەوڵەت بوون حکوومەت هەرچەند زۆربەی زۆری دایرەکان ئەو زەمانە لە 57 تا زۆربەی ڕئیس دایرەکان کورد بوون بۆنەکان لە ناو نەتەوەکانە زۆر گرنگن ینی هەندێک جاریش کراوە بە بەهانە بۆ ئەوەی هەستی خۆیان دەربڕەوەمانە بە تایبەتی نەورۆز بۆچی نیانێژ نەورۆز لە نەورۆز نیانێژ نەورۆز بکرێتە بێ حکوومەت ئەوانە ناوی نابوو جەژنی دار و درەخت ڕۆژی 21 مانگی ناو نابوو جێژنی دار و درەختە بەڵام بە بۆنەی نەورۆزەوە ساڵی 57 بریار راکەوە نەورۆز بکرێ و حکوومەت شێخ حسەینی خانەقای ڕاست بارد بوو کە لەگەڵ متەسەڕفی ئەو زەمانە هینی کەرکووک قسە بکە کە ڕێ برێ نەورۆز لە کەرکووک بکرێ ئەویش ڕازی نەبوو متەسەڕف ڕازی نەبوو تەبیعی ئەمری دیارە لەسەر و خۆیەوە پێکرا بوو کە نابێ نەورۆز بکرێ عەلی عەسکەری ئێمەی داعوەت کرد بۆ عەسکەر بۆ گۆبتەپە و هەموو خەڵکی عەسکەر و گۆبتەپە لەوێ کۆبوونەوە و تەلەبەکانی هەموو بان کرد بۆ ئەوێ چوین هەموو تقریبەن 50 کە زیاترە بووین بە پاس چوین بۆ عەسکەر و لەوێ خزمەتێکی زۆریان کردین تا ئێوارە لەوێ ماینەوە کە گەڕاینەوە لە ڕێگە پۆلیس ڕێیان پێگرتین وتیان ئەبێ کەفالەت بن کەوا لە ناو کەرکووکە نایکەن بە مشاغەبە و بە مزاهرە و بە حەفلە و ئەمانە ئەبێ تەعاهود بن کەوا بەڵاوەی لێکەن ئیتر عەلی عەسکەری و لەگەڵ یەک دوانێکە بوون بە کەفیلکەوە ئێمە بڵاوی پێەکەین کەوا گەیشتینە کەرکووک. دکتۆر ئەو کاتێک کە ئەوەی کە پێڵێن شۆڕشی 14 تەمموز یا ئینقلاب ئەوەی هەندێک واڵێن تۆ لە کوێ بووی؟ من لە هەڵەبجە بووم ئەوانە کە گۆڕانەکە بوو بەڕاستی خەڵک هەمووی وروژا و تەنزیم حزبی شیوعی و لەگەڵ پارتی دەستیان کرد بە تەنزیمات و مقەڕاتیان کردەوە و ئیتر هەموو ڕۆژێ مزاهرە بوو لە هەڵەبجە خۆپیشاندانە بوو بۆ پشتیوانیکردنی عەبدولکەریم قاسم ئیتر مەقەڕی پارتی هەبوو لە هەڵەبجە و مەقەڕی حزبی شیوعی هەبوو ئاشکرا بوو بەڵێ ئاشکرا بوو بەڵێ بە ئاشکرا بوو تر خەڵک کۆبوونەوەیانە کرد و تەنزیماتی پارتی لە ناو کرێکاران و لە ناو کەسەبە و لە ناو مامۆسایان و لە ناو جوتیارانە دەستی پێکرد و فراوان بوو خەڵکێکی زۆر هاتن سەر بە پارتی بوون خەڵکێکیش هەبوو سەر بە حزبی شیوعی بوون. چێتان بەهێز بوون ئێوە یا ئەوان؟ وەڵڵاهی زۆرتر ئەوان زۆرتر بوون لە هەڵەبجە شیوعیەکان زۆرتر بوون لە چاو پارتیە. بەڵێ لە سەرەتاوە هیچ ناکۆکیشت نەبوو لە بینی بەخوا شوێیەکان هیچ نەبوو پێگەیان و شتیوان نەبوو تەنها قسە و مجادلە و ڕەخنەگرتن و ئەمانە بوو ینی شتێکی هێمنانە بوو. بەڵێ بەڵام هاوکاریەکیشتان تێژی نەبوو بەڵام هاوکاریش نەبوو. بەڵێ دکتۆر شۆڕشی 14 تەمموز چی بە قازانجی کورد بوو ینی بۆ کورد؟ بەڵێ لە ڕاستیە قازانجی یەکەمی ئەوە بوو شێخ ئەحمەدی بارزانیان لە حکوم بەررا لە پاشا ڕێرا مەلا مستەفا بگەڕێتەوە حەبسە سیاسیەکانیان بەررا عێراق دەرچوو لە مەجای ئیستەرلینی و باسی خۆماڵیکردنی نەوتەکرا ئەو زەمانە و ڕۆژنامەکان بە ئاشکرا دەرەچوون ڕێکخراوەکان ڕێگەیان پێرا تەنزیمات بکەن
سندیکاکان ڕێکخراوەکان ئەمانە ینی جێوێکی دیموکراتی هەبوو لە هەموو عێراقا بە کوردستانیشەوە. پاشان لە مادەی سێ دەستوری موقەتا کەم لە مانگی هەشتا دەرچوو لە ساڵی 59 بە ئاشکرا دانی بەوانە کەوا کورد و عەرەب لەم وڵاتە شەریکن و بە یاسا ئەم هاوبەشیە دیاریەکرێ. بەس نەچووە بواری جێبەجێکردنەوە ئیشی پێ نەکرا و یاساش دەرنەچوو تاوەکو بڵێ ئەم هاوبەشیکردنە چییە و چۆنە. بەڵام لەگەڵ ئەوەشە هەنگاوێکی گەورە بوو بۆ بزوتنەوەی کوردایەتی و خەڵک حەماسێکی زۆری هەبوو، تەنزیماتێکی زۆری پارتی فراوان بوو، خەبات دەرچوو لە بەغا، ئیتیحادی شەعب دەرەچوو. کەواتە گۆڕانکاریێکی گشتی کرا و کوردیش بە شێوەیەک کوردیش بەشدار بوو لەو گۆڕانکاریە، کوردیش بەشدار بوو لەو گۆڕانکاریە، بە تایبەتی کە مەلا مستەفا هاتەوە لە بەغا، من لە ڕووسیا هاتەوە، من لە بەغا بووم، لە ئوتێل دابەزی بوو بە پەیتا خەڵک لە شارەکانی کوردستانەوە ئاهاتن و مەلا مستەفاش لەسەر دیواری ئوتێلەکەوە لەگەڵ میر حاجە بەخێرهاتنی خەڵکیانە کرد و هەتا بیرمە جارێکیان جیهان سدیق چووە سەر مێزێک گوتی ئەی سەرۆک تۆ مێژوو دروستەکەی، مێژوو دروست کردو ئەمانە، ینی قسەی قوتقوتیە کردەوە. بەڵێ زۆر باشە دکتۆر، ئێمە لێرەیە کۆتایی بە مەڵقەی بەرنامەکەمان لێنین لە ئەڵقەی داهاتوودا باسی کۆمەڵێک بابەتی تری مێژوویەکەن کە پەیوەندی بە ژیانی خۆتەوە هەیە. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی ئەڵقەی ئەم جارەمان پێکەوە پڕۆمە ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتانە سپێرم. پارتی دەوری چی بوو لە بەغا؟ خلافێکی گەورە هەبوو لە بینی ئیبراهیم محمەد و لە بینی هەمزە عەبدوڵڵا لەسەر سەرکردایەتی حیزب. زیاتر لەسەر مەسەلەی نازم گوزار قساکەین. ئەو تحقیقی لەگەڵا کردی، گوتی من نازم گزارم، گوتی من 907 شوێعیم کوشت، ناکۆکی حیزبی شوێعی و لەگەڵ قەومیەکان، ناکۆکی خۆی لەگەڵ عەبدوسەلام عارف، ئەمە هەمووی ڕەنگیایەوە لەسەر جادە. یەکێک لە محامەکان لێی پرسی وتی جەنابی حاکم ئەمەوێ ئەم شایەتە ڕوونی بکاتەوە چۆن بە بۆ نزانی ئەم ئیجتیماعە شوێعیە.